من ماستەرم لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خوێن لە ئەدەبیات کە هاتمەوە ئیدی بۆ یەکەم جار دەستم بە مامۆستایەتی کرد لە زانکۆ لە ڕێی مامۆستایەتیەکەوە بیرم دەکردەوە ئەگەر بێت و من شتی دیکە بخوێنم دەبێت ئەو شتە بخوێنم کە هەست دەکەم ڕۆژانە بەرکەوتنم لەگەڵی هەیە و یا کێشم بۆ دروست دەکا و ئەمانە ڕاستە مەسەلەی ئەدەبیات و خوێندنی ئەدەب و زانینی ئەدەب لەگەڵ خوێندکارەکانم گرنگ بوو بەڵام هەمیشە بیرم لەوە دەکردەوە کە شێوازی فێرکردنەکەی چۆنە کێشەکانی تەلەبەکان چییە باسی ئەدەبیاتم دەکرد بەڵام باسی ئەوەشم دەکرد کە تەلەبەکان چۆن لی تێدەگەن ئێمە کاتی خۆی چۆن فێرکرا بووین تەلەبەکان ئێستا چۆن فێر دەکرێن و تا چەند ئەو شێوازی فێرکردنە تەواو نییە بۆی هەمیشە بیرکردنەوە شتەکانم لەسەر پەروەردە بوو بۆ یەکەم نووسینی ئەکادیمی کە کردم لەسەر ئەزمموی خۆم بوو لە فێرکردن و پەروەردەکردن و لەگەڵ تەلەبەکانم ئیدی کە دەرفەت ڕەخسا دکتۆرا بخوێنم بڕیارم دابوو ئیدی لە مەسلەی پەروەردە ئەمانە بخوێنم و نووسی نوشتیشم کردبوو لە ڕۆژنامەکان نووسینم بڵاو دەکردەوە چاوپێکەوتنیەک بیان نووسینێکی هەر شتێک لەسەر مەسلەی پەروەردە و خوێندن و شێوازی بەڕێوە چوونی سیستەم و مامەڵی مامۆستا و تەلەبە و حکوومەت چۆن بڕیار دەدا و چی بکە باشە و چی بکە باش نیۆمانە ماوەیەکیش لە وەزارەتی خوێندن باڵا داوامم کرد نزیکی ساڵێک ساڵ و نیوەک لە بواری نوێکردنەوە و پێداچوونەوە بە بەرنامەی خوێندن لە زانکۆکان ئەوەش هێندەی دی وەکو بڵێیت بەچاوی ڕوون کردم لەسەر ئەوەی کە ئەگەم موێت دکتۆرا بخوێنم دەبێت لە پەروەردە بخوێنم و چه ئاراسەیەکیش بگرم نەک هەموو جۆرە پەروەردەیەک بەڵکو ئاراسەیەکی تایبەت کە باسی وردەکاری ناوپۆل دەکات بەڵام باسی شێوازی بڕیاردانیش دەکات لە ئاسە بەرزەکانی حکوومەتیشدا